ئێستاش کاتی تەوەری سۆدیۆیە دوێنێ لە شاری سلێمانی شانۆی ئەوەنی مرۆڤ هەیە منیش هەم نمایش کرا کە ئەم شانۆیەش لەلایەن گروپی شانۆی کەم ئەندامانی کوردستانەوە نمایش کرا. جا میوانی ئێوارەی کورسات مەگەزین مامۆستا ئاسۆ نووری سەلیمە. سەرەتا ئەمە پێشەکیەک لەبارەی مامۆستا ئاسۆ نووری سەلیمەوە بڵێم کە بەڕێزیان هونەرمەندن دەرهێنەرن هەر لە ساڵی 1995 بەڕێزیان لە ئەم بوارەیان و سەرۆکی گروپی شانۆی کەم ئەندامانی کوردستانن. چەندین کاری شانۆی زۆر جوانیان بۆ خاوەن پێداویستی تایبەت کردو و هەتاوکو ئێستاش بە سوپاسەوە هەر بەردەوامن لە خزمەتکردن. جامیوانیم ئێوارەیەمانکو ئاماژان پێکرد مامۆستا ئاسۆ نووری سەلیم کە بەڕێزیان دەرهێنەرن و لە هەمان کاتیشا کاک شانۆ پێشڕەو کە بەڕێزیشیان وەکو ئەکسەر بەشداری نێو شانۆیەکەیان کردووە لە نێو سۆدیۆی کورسات مەگەزینە لەگەڵ ئێمە بەخێر بن بۆ سۆدیۆی کورسات مەگەزین. زۆر زۆر خۆشحاڵین. ئێمە زیاتر زۆر سپاس. پرسیارکەی بە من پرسیارە بکەم. فەرموو. ڕەوەند کووە؟ ڕەوەند کاک ڕەوەند ئەمە مەسچێکە بۆ تۆ مامۆستا ئاسۆڵێ تۆ لە شوێی مامۆستا ئێمە بەسەرە زۆر جوانم بەزیت بێکەوە جوان بووین زۆر 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 تەڵا ئەوە دەستگای میدیای کورسات جێبی زوو من و ڕەوەند بەرنامەمان هەبێ بێکەوە جوانترە. زۆر جوانن زۆر ئەکادیمیترە زۆر یعنی حتا بۆ منی میوان خۆشترە دوو کەس دوو جۆر پرسیار بکە کە تەسەوەر نەکراو بێ چکە زۆر بەرنامە لەگەڵکردوون بۆ ئاواش تەسەوەرەکەم جوانتر بێ بۆ ئێوە. یعنی وەکو پێشنیارێکە بۆ دەستگای میدیای کورسات کە حەزەکەی بێکەوە بەرنامەمان هەبێ. ئەگەر جیابوونەتەوە تکایە چێ جێکردنەوە بە هەردووکتان پێکەوە بەرنامەکە بکەن جوانترە. ئەوە دەستگای میدیای کورسات جێبیستی بوو. زۆر زۆر سپاس بۆ پێشنیارەکەت. بێگومان من هەر سەرەتاش کە هاتوومەتە دەستگای میدیای کورسات ڕاستەوخۆ کارکردن و بەرکەوتم لەگەڵ کاک ڕەوەنددا هەبوو. بەڕاستی ئەمە لە ئێرە ئاماژەی پێبووم کە کاک ڕەوەندێکێکە لە باشترین هاوبەشەکانی من لە نێو کارەکەمە زۆر زۆر یارمەتی دەربوو بۆ من و زۆر جاریش یارمەتی منیە. زۆر سپاس بۆ پێشنیارەکە و دووبارە مامۆستاجان. ئەنجا بینەوە سەر شانۆیەکە مامۆستا سی دوانزەی هەموو ساڵێک یادی ئەو ڕۆژەیە یادی کەم ئەندامانە لە هەموو جیهان و سەرتاسەری جیهانەوە. چۆن بۆ بڕیارتان نایە کە لەو ڕۆژەیە ئەم شانۆیە نمایش بکەن؟ زۆر زۆر سپاس بۆ پرۆگرامی مەگەزین کە بە تایبەتی تۆ ڕەوەندجیان و هەموو ئەندامانی دوای کامێرەش. زۆر سپاس. سەی دوانزە هەتاکو ساڵی 96 کورد نێزانی ڕۆژێک هەیە ناوی ڕۆژی جیهانی کەمەندامانە. ڕاستە. لە ساڵی 96 کە ئەو کات ئێمە بەتەنها لە ناو کوردستان تاکە ڕێکخراوی کەمەندامان بین دروست بوو پێشتان لە 92 دروست بین بەس ئەو کات تەنسیقێکی زۆرمان لەگەڵ ئومەم متحیدا هەبوو ڕۆژێک میوانداریمان کردن ئەو کاتە بە ڕەحمەت بێ کاک نووری سەرۆکی کۆمەڵی ڕۆژ بوو پێیوت ڕۆژێک هەیە لێ ڕۆژی جیهانی کەمەندامان و شتیوە یادی خۆتان بکەن کە لە سەرانسەری دنیا هەیە وتمان نەمانویستووە وتی لەم ساڵەوە دروستیکەن. لە ساڵی 96ەوە تا ئەم ساڵ کە دوێنێکە نمایشمان هەبووە 25 کاری شانۆییم لە 25 یادی ڕۆژی جیهانی شانۆیە دروست کردەوە بۆیان. دروستکردنی ئەو شانۆیانە لەسەر ئەساسی ئەوەی ناکە تۆ وەکو متەلەقی بێت سەیری بکەی بەزەیت بە شاناوی هەر کەمەندامێکی تر بێتەوە. دیوە جوانەکەی تری کە ئیرادە جوانەکەیەتی هێزەکەیەتی تواناکەیەتی من پیشانی بینەریە دەمەڵم ئێوەی ساخ قەت هەست نەکەن شتێکتان لەمان زیاترێکە کە خودای گەورە لەمانی سەنۆتەوانێ چکە خوای گەورە شتیشکی لەوە جوانتری پێبەخشیوە. ئەو نامێکی زۆر جوانە لە تەوە مامۆستا دەستە خۆش بێت. جا کاک شانۆ پێم بڵێ ئەمە یەکەمین کاری نواندنی بەڕێستانە و یەکەمین کاریشتان لەگەڵ کاک ئاسۆیا بوو. پێم بڵێ چ شتێک پاڵنەری کاک شانۆ بوو بۆ ئەوەی کە دەست بکات بە کاری نواندن؟ من دووبارە سوپاسدانەکەم من لە هەموو بەرنامەکانمان چکە لە بەرەوەی من بەردەوام لەگەڵ کورساتی ئازیز لە بەرنامەیە بۆ کارەکانی ترمان لەبەرەوەی من ئەمڕۆ بە سیفەتەکانی ترم نەهاتووم وەکو بەڕێوەبەری ڕێکخرا و یاوەکو کاری پیشەی خۆم کە پارێزەرە ئەمڕۆ لێرە وەکو ئەکتەرێک لەگەڵتانام من سوپاسدانەکەم لەبەرەوەی ئێوە بەردەوام ماڵێکی کراوە بوون بۆ ئێمە. من قەت لێرە میوان نەبووم بۆ توێژەکەشمان کە ئەمە هەموو جارێکە بێ ئەم پەیامە بگەێنین و ئینجا دەست پێ بکەین. ئێمە ڕێکخراوەکە ئەندامەکان هەموو ساڵێک لە سەی دوانزەیە بیر ئەکەینەوە کە
چی بکەین ئەم ساڵ بڕیارماندا وەکو سەکۆکەمان کە سەکۆیەکی تایبەتە سەکۆی شکۆی کەمەندامان جەنابی کاک شێخ ئەحمەد سەرۆکی سەکۆکەمانە بەر سەرۆکی کۆمەڵی ڕۆژ بە یەکەوە هەر شەش ڕێکخراو هەر شەش بەڕێوەبەری ڕێکخراو کە ئێمەش یەکێکین لەوان کۆبووینەوە و بڕیارماندا کە ئەم ساڵ تەنها لە 12 کۆ نەبینەوە بەڵکو ئەم ساڵ مانگەکەمان بکەینە مانگێکی پڕ چالاکی یەکێک لەم چالاکیانە ئەم چالاکیە جوانە بوو شانۆی لەوەتی مرۆڤ هەیە منیش هەم کاتێکە من تەکلیف کرام وەکو ئەوەی کە ڕۆڵێک هەیە لەم شانۆیە بیبینم بەڕاستی من یەکەم ئەزمونم بوو وەکو ئەکتەر بەڵام کاتێک کە پێیان وتە مامۆستا ئاسۆ و خۆشی قسەی لەگەڵا کردم و خۆشی کارەکە بەڕێوە ئەبا بۆ من جی شانازی بوو کە لەگەڵ جەنابیانە دەست پێ بکەم و بەردەوام بم یەکەم جار بتوانم خزمەتەکە بگێنم دواتریش ئەزمموی خۆم پیشانی ئەو بینەرە بدەم کە لەوەیە کە بزانین تا چەند ئەتوانین کارێک بکەین و ئەوەی کە پێمان ڕاست پێردراوەکو ئەکتەرێک جێبەجێ بکەین و فەزلی سەرەکی کارەکەشمان تەبعاً بۆ جەنابی مامۆستا ئاسۆ گەڕێتەوە کە لەگەڵمانە بوو چون بەڕاستی دروستکردنی ئەکتەر لە ماوەیەکی کەم لەبەرەوەی ئێمە کە بڕیارمان لەو بابەتەیە کۆبوونەوەمان کرد و ئەوەندەش کاتێکی وامان نەما بوو ڕەنگە دواتر مامۆستا ئاماژەی پێ بکە هەمووی 15 ڕۆژ بۆ 16 ڕۆژمان هەبووە بۆ خۆ ئامادەکردن کارێکی وا بەو مودەتە بەڕاستی جێی دەستخۆشیە بۆ دەرهێنەر بۆ ئەوانەی پشتی کامێرا ئەوانەی کە سەربازەونەکانن لەگەڵمانە ئێمەش ئەزمونونەکەمانە بێت بینەر و بێت دەرهێنەر ئەوان بڕیاری لێ بدەن بەس بۆ من ئەزمونێکی تازە بوو و تەحەدایەکی تازەش بوو کە من دایمەن حەزم لە تەحەدایە دەستان خۆش بێت دەستی هەموو لایەکتان خۆش بێت و لەشتان ساخ بێت کاکشانەوە لە ڕێگەی پارێزەریەوە کێشەکانی خەڵکی هەلەکەین لە ڕێگەی شانۆیشەوە هەر کێشەکانی خەڵک دەرەخەی جیاوازی چێ لە ناوان ئەم دوو ئەزمونە بۆ تۆ قسەیەکی خۆشمان هەیە نەبێتە قساکردن لە سەرمان ئەڵێن ئێمە خۆمان دایمە لە ئەکتینین لە ناو فلیمین لە ناو چیرۆکین بەردەوام ئێمە لە ژیانی ڕۆژانەمانە هەموو ئەوانەی کە دێتە لامان چیرۆکە یعنی کەیسە بەڕاستی یعنی من کاتێک کە کەسێک دێت لەگەڵ من قساکە چیرۆکە ڕاستەقینەکە بە منەڵێ ئەوەی کە من دێم لێرە لە شانۆیەک یا لە فیلمێک یا لە درامایەکە باسیەکەم کە بەداخەوە چیرۆکی زۆر تراژیدیمان هەیە زۆر بابەتمان هەیە کە من باوەڕتان هەبێت جاری وا هەیە لە کەیسەکانی خۆمە کەیس هەیە یەک هەفتە بەس من ئەتاسێم بە دیارە و کەیسەوە ئەمە بۆ سەرەتاکانی پارێزەرایمان بەڵام دوای ماوەیەکی زۆری تروامان لێ هات ڕاهاتین لەگەڵ کەیسەکان ڕاهاتین لەگەڵ چیرۆکەکان بۆ یەگەر من ئێستا هەر سینارستێک هەر دەرهێنەرێک داوای ئەوم لێ بکا بڵێ چیرۆکێک هەیە نەک چیرۆکێک دەیان چیرۆکمان هەیە کەواتە کاکشانەوە ئەتوانین بڵین گوێبیستبوونی ئەو کەیسانە ڕۆژانە هۆکارێک بوو بۆ ئەوی کە تۆ بە ئاسانی بتوانێت ڕۆڵەکەی خۆت بگێڕیت من یەک شتت پێ بڵێم کاتێکە بیتە پارێزەر هەموو با بڵین سروشتەکان لە مرۆڤ ئەبینیت تووڕەبوونی پێکەنینی غەمباربوونی لەبەرەوە پێم وابێت ئاسانترە بۆ ئەوی کە ئەکتین بکەی و ئەکتەربی و لە ڕابردووشە چەندان پارێزەرمان هەبووە کە هونەریشیان کردووە ئێمەش لەگەڵ مامۆستا بڕیارماننا ئەم جارە ئەم ئەزمونە نوێش تاقی بکەینەوە ئینشاءڵڵا کاری باشتریشی بێت ئینشاءڵڵا هەر بەردەوامە بن دووبار لەشی هەموو لایەکتان ساخ بێت مامۆستا ئاسۆ خۆی کاری دەرهێنان کارێکی گرانە جا لەوانەیە بۆ تۆ دوو هێندەی دیکە گران بێت چۆن توانیوتە کۆنتترۆڵی ئەم وەسئاپ بکەیت ئەمای بە یەک گوشە جواب تێمەوە زۆر ناچمە تەفاسیلەوە کە عاشق بووی جۆ بە هیچ شتێک نادێک لەمپەر ببێتە بەردەمە یعنی کە عاشق بووی توانین کارێکی خۆ بکەی بە جوانی عاشقی خزمەتکردنم بە کەمەندامان تەجروبەی 30 ساڵی ڕێکم هەیە لەگەڵیان ئەوە جوانترین وەڵام بوو تەسەورەکەی تاکو ئێستا 3 جار چوینەتە گەورەترین فیستیڤاڵی نێودەوڵەتی 2 جار لە فەجر جارێک لە ڕەشت
ئەم گروپە کەمەندامی سۆتەوێ ئەو لیژنەی کە دانیشتووە لە دەکاترەکانی شانۆ لە ناوتاران فارسن تۆ من و شانا و کەمەندامێکی تر ناناسێ ئەو سەیری دەقەکە سەیری پرۆژەکە دەکا مستەوای پرۆژەکە چی بوو بەقەر ئەوە خەڵاتی خۆ وەرەگری بەبێت تەحەیوزکردن هەموو جارێکیش لەبەرەوەی ئێمە بە زمانی کوردی لێ نمایشەکانی خۆمانەکەین دکتۆر قوتبەدینی سادقی ئەبوو بە محەقیبی ئیشەکەمان بەبێت تەحەیوزکردن لەگەڵمان بوو کاتێکیش لیژنە قەرارێدا لەسەر نمایشەکەی ئێمە چ جایزەیەکی شایستەیە بە دڵێکی فراوانەوەی ئەمە شایستەیەوەیە دەستان خۆش بێت مامۆستا خۆشەویستیم بۆ کەمەندامان لە خزمەتکردنم قەت پەشیمانیم ئەگەر ئەو بیلۆگرافیایی کە لەسرم دروست کراوە بە دەست و پەنجەی مامۆستا حیکمەت معروف نووسراوە هەموو کارە کۆکراوەکانی نمایشکراوەکانی کەمەندامان کە ئاسۆ کردوێتی ئەو مێژۆ بۆ من تا قیامەت بەسمە دەستە خۆش بە مامۆستا گیان ئینشاءالله هەر بەردەوام بیت و هەر بمێنێ سپاس دەکەم کاک شاناو جا ئاماژەت بەوە کرد کە وتەکەیسی زۆر هەیە و ئەگەر بتوانیت یعنی ئەگەر خەڵکی داوات لێ بکەنم کەیسانە بۆیان باسەکە ئەی ڕاستە ئاماژە بە کەسەکان نای بەڵام بۆیان باس ئەەکەی کە کەیسەکە لەبارەی چیەوە بووە لەوانەیە بتوانانی هەنگاوێکی دیکە بچی بەرەو پێشەوە لە کاری ئەکتەریوەک و سینارستیش بەشدار بیت لە دەقە شانۆیەکانەوە نیە مامۆستا بیر لەوە نەکردێتەوە ئەویان طبعا من لە ژیانمە خاتۆنی بەڕێز هەموو کاتێک باوەڕم بە هەنگاو بە هەنگاو بووە و زۆریشم حەز لە ئەو شتانەیە کە ئەها ئەڵێن بربەستە ئەڵێن سەختە ئەڵێن ناشکرێ لە حیاتیشمە هەموو شتانەشم هەروە بووە یعنی قەت حەزم لە ئیشێکی ئاسان نییە حەزم لە هاڵێ حەزم لە سەختیە حەزەکەم کە بەردەوام بیر لە ئیشێکەکەمەوە یەک دنیا بیرۆکەی تیابێ یەک دنیا بربەستی تیابێ بۆ ئەوی دوایی کە گەشتمە سەر لووتکەکە تۆسی هیلاک بوو بێتم هەست نەکەم زۆر ئاسانە هەموو ئیشانە ئۆزمونانەی کە ڕۆشتوم پیاە هەروە بووە یعنی کاتێک کە بووم بە پارێزەر یەکەم پارێزەری نابینا بووم لە عێراق وەکو پارێزەر وەکو یاسایی نابوو ئەوەی ئەمە وەکو خۆی بگاتە بینەران کاتێک کە من با بڵین ئەو هەموو ڕێکخراوە بە ڕێزەمان هەبوو ڕێکخراوی زۆر باش هەمویان کاریانەکرد منیش بڕیارمدا ڕێکخراودا بنێم و ڕێکخراو دروست بکەین بە پشتیوانی ئەو هەواڵانەی کە لەگەڵمانە بوون لە مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمەش هەر سەختی بوو لێرەش بە هەمان شێوە یعنی کاری شانۆیی کارێکی ئاسان نییە جەنابی مامۆستا چەندین ساڵە ئەزمموی هەیە کە ئێمە لێوەی فێر بووین بەردەوامیش لێوەی فێرە بین لەبەرەوە کاتێک ئەم بڕیارەشمدا ئەکید ئاسان نەبوو بەڵام من وا ئەیبینم ژیانی ڕاستەقینە ئەگەر تۆ لە ناو واقعەکە بژیت کە ئەو واقعەت پڕ بێت لە چیرۆکی جۆرا و جۆر ڕەنگە ئاسانتر تێبگەیت لە هونەرەکە ئیتر ئایا ڕۆڵەکە چۆن ئەبێ ئەوە ئەکەوێتەوە سەر ئاکتینی خۆت دەرهێنەرەکەت بینەرانت دوایی بڕیارت لێ ئەدەن بەڵام بەڵێ ئەزمونێکی تازە بوو و ئەکید سەختیشمان بینی بەڵام بەڕاستی کارێکی و ئەتوانم بڵێم ئەگەر ئەمە یەکەم ئەزمموی من بێ من شانازی بە هەموو گروپەکەەوە ئەەکەم شانازی بە مامۆستا ئاسۆ ئەەکەم ئینجاش ئەوە ئەمێنێتەوە لای بینەر و ئەوەی کە ئەی بینێت ئایا ئێمە ڕۆڵمان چۆن بووە لەوێ بەڵام من وەکو یەکەم ئەزمموی خۆم بەڕاستی پێم خۆش بوو دەستان خۆش بێت کاکشانەوە ئەوەی زۆر جوانە کە پڕە لە هیوە پڕ
پڕە لە جوانی پڕە لە وزەی با بڵێن وزەی پۆزیتیف یعنی ڕاستە و خۆ بۆ تەنێرێت و ئەمە شتێکی زۆر باشە کە لە ئینسانە هەبێت جا مامۆستا ئاسۆکۆتا پرسیارم بۆ تۆ ئەوە بێت سەختێکی زۆرت بینی هەر لە سەرەتای ژیان تۆ تاوکو سەختی باشت بینیەوە یعنی کاری زۆر جوانت کردووە زۆر هەوڵتدا و بۆ ئەم کارش ماوەیەکی باش خەریکی بوویت بۆچی تەنها بۆ ماوەی یەک ڕۆژ ئێوە نمایشتان کرد لە دوای ئەم هەموو هیلاکیە زۆر ئەو پرسیارم لێکن ئێستا لە دەرەوە بین کەنار وتی بۆ یەک ڕۆژ دایمەن ئەو نمایشانەی کە یەک ڕۆژ عەرز یەکەم وەکو جەنڕاپرۆڤەیە بۆ ئەکتەرەکان و تەشجیعێکیشە بۆ ئەوان بۆ ئەوەی بزانن ئەگەر ئەم ئیشە بەردەوامی نمایشی هەبوو بە بەقوتی بچنە سەرشانەوە هەموو ئیشانەی یەک ڕۆژ عەرز یەکەم هەموو جارێک کەشفمەکەیە زانی هەموو جارێک قسەیەکم لێ دەرێنی ڕاستی ئیشەڵا بە تەمای فیستیڤاڵم ئیشەڵا بە تەمای فیستیڤاڵن کەواتە لێرە بمان بڵێ فیستیڤاڵەکە نایڵم ئەویان بەتەوەی مام پێ ناڵێ فیستیڤاڵی نێودەوڵەتیە دەوڵا مامۆستا تازە هاتووی بۆ ئێرە و ئاشکرایکە لە کورسات مەگەزینە مەبزین چییە؟ کە هاتمەوانەی ئیشەڵا بە جایزە و سەربەرزی ئەمانەوە جایزەکە لێرە دانێن و ئادانیشم مناقەشەیەکەین تا ئەوە یعنی جارێکی ڕاستی پێت بڵێم بچم بۆ هەر وڵاتێک ناچم بۆ ئەوەی تەمەتوع لەو وڵاتە بکەم یا بیبینم یا شارەزای کللتوری بم من لێرە کە سەفەرم کرد لەگەڵ ستافەکەیە ئەچم بۆ جایزە بەڕاستی بۆ برنەوە هاتوین بڵێ بەڕاستی بۆ واچم بۆ هیچ لە بە ژیانم زۆر فیستیڤاڵی نێودەوڵەتیم بینیوە الحەمدولله هەتاکو ئێستا حەوت جایزەی باشترین ئەکتەر و باشترین دەرەنەری نێودەوڵەتیم وەرگرتووە شایەن تەبێگومان و خەڵاتی ئاڵتونی مەسرحم وەرگرتووە لە سەراستی کوردستان و ئەم گروپەشی کە چۆتە ناو فیستیڤاڵە نێودەوڵەتەکانەوە تاکو ئێستا 3 جایزەی وەرگرتووە دوانی لە فەجر وەرگرتووە یەکێکی لە ڕەشت وەرگرتووە لە گەیلان غەرب زۆر باشەکەواتە ئەم جارەیان کوێ بێت وتمان نازانمەوە هەرمەیە قسەکەواتە ئەم جارەیان کوێ بێت مامۆستا ئیشەڵا لە داهاتوە ڕەوەندیش لە دانیشێ بەیەکەوە بەسەر چاومادەم کە مامۆستا هاو لەگەڵ کاگڕاندا بێک و بەرنامەمانە بێت ئیشەڵا زۆر خۆشحاڵ بووین کامیوارێ لەگەڵمانە بوون دوای سەرکەوتنتان بۆ خوازین و چاوەڕین چاوەڕی ئەو کاتین کە بەڕێستان لە فستیڤاڵەکە بەشدار ئەبن و بە خەڵاتەوێنەوە بۆ کوردستان زۆر سپاس دەستی تۆش خۆش زۆر سپاس سەرکەوتن بۆ کورساتی هەمووان زۆر سپاس تکایە ڕەوەندمان بۆ بێننەوە هەر داوای کاکەم دەستگای میدیای کورسات بەڕێوەبەر و کارگێڕانی ڕەوەندمان بۆ بێننەوە وەڵا هاتزەوە چێ بەغیلی وەڵام بەغیلمەوە چێ مامۆستا تۆ نازارتری لە ڕەوەند چکە تۆ حەزورت هەیە مەدحی ڕوو بەڕوو پیاوە بەش و بە کەڵک ناکردنەوە بۆ هێ باشتر زۆر سپاس مامۆستا یانجێگەی شانازی قسەکانی تۆ زۆر سپاس